هێزە ئەمنیەکان لە ناو ناحەی قەرەتەپەی پارێزگای دیالە و بازگەکانی دەوروبەری ڕێوشوێنی ئەمنی توندیان گرتووەتە بەر لە ترسی دزەکردنی چەکدارانی داعش بۆ ناو ناحیەکە. بەو پێی زانیاری هەواڵگیریان پێگەیشتووە کە داعش هێزی هێناوەتە گوندەکانی دەوروبەری ناحیەکە. بەتاکیدیش ئەم جمهوریەی داعش لەم ناوچەی ئێمە لەو ماوەیە زیادی کردووە بە تایبەتی دوای ئەوەی کە تیرۆستانی داعش لایەن سوپای عێراقەوە هێرشکراوەتە سەر مۆلگا سەرەکیەکانیان لە حەیجە و لە مووسڵ گروپ چەکدارەکان هاتنۆتە ناوچەکەمان و جمهوریەیان زیادی کردو. لە چەند شەوی ڕابردوودا داعش لە گوندە سونەنشینەکانی دەوروبەری ناحیەکەوە بە هاوەن ناو ناحیەکەی بۆردومان کرد، بەڵام گوندنشینەکان ڕەتی دەکەنەوە داعش گوندەکانیان بەکار بهێنێت. هاوانات من بەحیرە خۆمپارەکە لە دەریاچەکەەوە داهاون کە دووریشە لێمانەوە ئێستا لەشکر و پۆلیس لێرن. هەفتەی ڕابردووش خۆکوژێکی داعش هەوڵیدا لەم بازگەیەوە بڕواتە ناو ناحیەی قەرەتەپەوە، بەڵام لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە تەقەی لێکرا و کوژرا. زەلامێکی خۆکوژ هەفتەی پێش ئێستا ویستی بێ بۆ ناو قەرەتەپە خۆی بتەقێنێتەوە، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشەوە کوژرا، هەلەم سەیتە ئەلەمرایە کوژرا، ئەوەیشە شوێنەکەیتی لەورەیە. ناحەی قەرەتەپە دانیشتوانەکەی تێکەڵەیەکە لە کورد و عەرەبی سونە و تورکمانی شیعە کە ناو ناحیەکە تا ڕادەیەک ئارامە، بەڵام بەردەوام شەڕ و کوشتار لە گوند و ناوچەکانی دەوروبەری ناحیەکە ڕوودەدات. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، ناحەی قەرەتەپە.